سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی دووشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان کۆبوونەوەی خانشینکراوانی تەمەنیجتیماعی لە کوردستان و ئێران لە سێدارەدانی سێ بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی کۆبوونەوەی خانشینکراوانی سەنعەتی نەوت لە تاران کۆبوونەوەی ناڕزایەتی خانشینکراوانی سەنعەتی فولاد لە هەواز و ئازادی کاتی مورتەزا دامور لە زیندانی هەمەدان. کۆبوونەوەی خانشینکراوانی تەمەنیجتیماعی لە کوردستان و ئێران ڕۆژی یەکشەممە 27 ڕەزبەر خانشینکراوانی تەمەنیجتیماعی لە شارەکانی کرماشان، شوش، ئاهواز، تاران و چەند شاری دیکە دژ بە وەدینەهاتنی زاخوازیەکانیان کۆبوونەوە. خانشینکراوانی ناڕازی بە وتنەوەی دروشم دژ بە لە سێدارەزانی بەندکراوان و هەڵگرتنی پلاکارد، خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکان، کۆتایی هاتنی گوشاری ناوەندە ئەمنیەکان لەسەر خانشینکراوانی ناڕازی، هەڵوەشانەوەی حوکمی سێدارەی هەموو بەندکراوان و هەروەها ئازادی دەستبەجێ هەموو خانشینکراوانی دەست بەسەرکراو بوون. ناڕزایەتی دانیشتوانی ناوچەی قایم لە ئیلام ڕۆژی ڕابردوو دانیشتوانی ناوچەی قایم لە پارێزگای ئیلام دژ بە بایەغنەدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە دۆخی ژیانیان لە بەردەم شارەزاری کۆبوونەوە. بەشدەربووانی کۆبوونەوەکە ئاماژەبەوە دەکەن کە بەهۆی نەبوونی ئیمکاناتی پێویستی ژیان و هەروەها بایەغنەدانی بەرپرسانی ڕژیم بە داخوازیەکانیان دۆخی ژیانیان لە خراپیدایە و خوازیاری دابینکردنی ئیمکاناتی پێویست بۆ بەردەوامی ژیانی خەڵک لە ناوچەکە و دەستێوەردانی دادپەروەرانەی ناوەندە قەزاییەکانی ڕژیم لەسەر دۆسیەکە بوون و جەختیان لەسەر ئاواکردەوەکە تا کاتی وەدیهاتنی داخوازیەکانیان بەردەوام ئەبن لە ناڕزایەتی و چاوەڕوانی وەڵامێکی دروست لەلایەن بەرپرسانن. هیانەدەستنی قوسابیەک لە شاری کرماشان بەهۆی ڕووداوی هاتووشەوە. ڕۆژی یەکشەممە 27 ڕەزبەری 1404 هەساوی بەهۆی پێکدادانی سرویسی قوسابیان بە ئۆتۆمۆبیلێکی دیکە لە شاری کرماشان قوسابیە گیانی لەدەستا. بەپێ راپۆرسەکان لە شەقامی سەرابیانی شارۆچکەی کەیهان شەهری کرماشان ئەم ڕووداوە ڕوویداوە و سەرڕای گیانەدەستانی قوسابیەک 4 قوسابی دیکەش بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراون. بە وسێ سەرچاوەکانی هەواڵیش دۆخی تەندروستی 4 برینداری دیکەی ئەم ڕووداوە لە خراپیدایە و ئەگەری لە دەستدانی گیانیان لارادایە. شانی باسە بەهۆی بایەخنەدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە دۆخی سرویسی هاتووشی قوسابیان لە ئێران ساڵانە ژمارەیەکی زۆر لە سرویسی قوسابیان تووشی ڕووداو دەبن و بۆ هۆیەوە بەدەیان کەس گیان نەدەست ئەدەن و بەدەیان کەسی دیکەش بە سەختی برینداریان کەمەندامە بن. کۆبوونەوەی بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە ئیعدام لە بەردەم بینای پەرلەمانی ڕژیم ڕۆژی یەکشەممە 27 ڕەزبەری 1404 هەساوی بنەماڵی بەندکراوانی مەحکوم بە سێدارە بەمبەستی پشتیوانی لە بەندکراوانی مانگرتووی زیندانی قەزڵ حەساری کەراچ لە بەردەم بینای پەرلەمانی ڕژیم کۆبوونەوە. بەشدەربووانی کۆبوونەوەکە بە بەرپایی ڕێپێوانێک وتنەوەی دروشمی نابۆ سێدارە و هەڵگرتنی پلاکارد دژ بە سەپاندنی حوکمی سێدارە بەسەر بەندکراوان ناڕزایەتیان دەربڕی و خوازیاری هەڵوەشانەوەی حوکمی سێدارەی هەموو بەندکراوان و ئازادی دەستبەجێ هەموو زیندانیانی سیاسی و قیدەتی بوون. لە بەردەوامی کۆبوونەوەکەدا بەشداربووان جەختیان لەسەرەوە کردەوەکە گیانەدەستانی هەر بەندکراوێکی مانگرتووی زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە ئەستۆی ئەو ڕژیمەدایە و جەختیان لەسەر ئاواکردەوە کە تاکاتی هەڵوەشانەوەی حوکمی سێدارێ بەندکراوان بەردەوام ئەبن لە ناڕزایەتی. شانی باسا هێزە سەرکۆزگارەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی هەوڵی بڵاوپێکردنی کۆبوونەوەکەیاندا و هێرشیان کردە سەر خەڵکی ناڕازی بەڵام بەهۆی خۆڕاگری خەڵک ناچار بە پاشەکشە بوون. لە سێدارەدانی سێ بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە ڕۆژانی ڕابردوودا سێ بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی هاوکاری لەگەڵ ناوەندە ئەمنیەکانی ڕژیمی ئیسرائیل و پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە سێدارەدراون.
بەپێ راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ 2 بەندکراو لە زیندانی ناوەندی عێراق کە ناسناوی یەکێکیان بریتیە لە نیما تورکمان بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە سەدارەدراون. هاوکات بەندکراوێکی دیکە کە هێشتا ناسناوی لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بڵاو نەکراوەتەوە بە تۆمەتی چالاکی چەکداری دژ بە ڕژیم و هاوکاری لەگەڵ ناوەندە ئەمنیەکانی ئیسرائیل لە زیندانی ناوەندی قۆم ئیعدام کراوە. کۆبوونەوەی خانشینکراوانی سەنعەتی نەوت لە تاران. ڕۆژی ڕابردوو خانشینکراوانی سەنعەتی نەوت لە شاری تاران دژ بە بایەخنەدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بەجاخوازیەکانیان لە بەردەم بینای وەزارەتی نەوت کۆبوونەوە. بەشدەربوانی کۆبوونەوەکە بە وتنەوەی دروشم هەڵگرتنی پلاکارد و بەرپایی ڕێپێوانێک دژ بە ناکارامەیی بەرپرسانی ڕژیم ناڕزایەتیان دەربڕی و خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بە پێ ڕێژەی هەڵاوسان، پێدانی حەقدەست و مەزایەت وەخراوەکان، ئازادی دەستبەجێ هەموو خانشینکراوانی دەست بەسەرکراو، کۆتایی هاتنی گوشاری ناوەندە ئەمنیەکان لەسەر خانشینکراوانی ناڕازی، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، بایەخدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بەجاخوازیەکانی خانشینکراوانی و هەروەها سربەخۆی سندوقی خانشینی خانشینکراوانی سرعەتی نەوت بوون. ناڕوونی چارەنووسی حسین میربەهاری لە زیندانەکانی ڕژیم. حسین میربەهاری چالاکی فەرهەنگی و مافی منداڵان سەرەڕای تێپەڕبوونی 5 ڕۆژ لە دەستبەسەرکرانی لەلایەن هێزەمنیەکانەوە هێشتا چارەنووسی دیار نییە. ناوبراو ڕێکەوتی 22 ڕەزبەر بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیسلاحاتی ڕژیم بۆ سەرماڵەکەی با توندوتیژیەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ئیسلاحاتی کۆماری ئیسلامی کراوە. شانی باسا سەرڕای بەدواداچوونی بنەماڵەکەی و کۆمەڵێکی زۆر لە چالاکانی مەدەنی و فەرهەنگی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕشنی ئەم هەواڵە سەبارەت بە ئەو دەست بەسەرکراوە زانیاریەک لە بەردەستانیە. بێبەشکرانی بەندکراوێکی مانگرتوو لە پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی. نەسیم غۆڵامی سیمیاری بەندکراوی سیاسی ڕاگیرە و لە زیندانی ئێڤین و لە دەست بەسەرکراوانی شۆڕەشی ژن ژیان ئازادی سەرەڕای خراپی دۆخی تەندروستی بەهۆی مانگرتنی لە خواردن لە مافی پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە. ناوبراو ڕێکەوتی بیسی ڕەزبەر بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک لە زیندانی ئێڤینەوە ڕاگەیاند کە بەوەمبەستی پشتیبانی لە فەریبا کە ماڵابادی بەندکراوی سیاسی مان لە خواردن ئەگرێت. ئەو بەندکراوە لەلایەن بەرپرسانی زیندانی ئەڤینەوە سەرەڕای خراپی دۆخی تەندروستی لە مافی پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە و ئەگەری هەیە بەرپرسانی ئەو زیندانە بەوەمبەستی ڕێگری لە بڵاوبوونەوەی ناڕزایەتیەکان لە زیندانەکانی ڕژیم ئەو زیندانیە بۆ ژووری چاکە کەسی ڕاگوێزن. کۆبوونەوەی ناڕزایەتی خانشینکراوانی سەنعەتی فولاد لە ئەهواز. ڕۆژی یەکشەممە 27 ڕەزبەر کۆمەڵێک لە خانشینکراوانی سەنعەتی فولاد لە ئەهواز با بەرپایی ڕێپێوانێک دژ بە گواستنەوەی نایاسایی سندوقی خانشینکراوانی فولاد بۆ سندوقی خانەنشینی کێشوەری ناڕزایەتیان دەربڕی. بەشداربوونی ڕێپێوانەکە بە وتنەوەی دروشم و هەڵگرتنی پلاکارد خوازیاری دەستێوەرزانی جادپەروەرانەی ناوەندە قەزایەکانی ڕژیم لەسەر دۆسیەی دزی بەرپرسان لە سندوقی خانشینکراوانی فولاد و سزادانی تاوانباران، بەرزکردنەوەی ئاسی حەقدەست بە پێ ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، بایەخدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بەجاخوازیەکانی خانشینکراوانی سەنعەتی فولاد و هەروەها کۆتایی هاتنی سەپاندنی حوکمی سێدارە بەسەر بەندکراوان بوون. ناڕزایەتی نانەواکان لە شاری تاران. ڕۆژی ڕابردوو نانەواکان لە شاری تاران دژ بە ناکارامەیی سامانەی نانینۆ و هەروەها پێنەزانی یارانێ ئارد لە بەردەم یەکەتی نانەوایانی تاران کۆبوونەوە. بەپێ و بێنانێ بەدەستمان گەیشتوون نانەوایانی ناڕازی ئەماژەبەوە دەکەن کە بەهۆی بڕانی پشک و یارانێ ئاردی هەندێک لە نانوەخانەکان لەلایەن ڕژیمەوە دۆخی ژیان و معیشەتی نانەوایان لە خراپی زایە و خوازیاری کۆتایی هاتنی دزی بەرپرسانی کۆماری ئیسلامی و پێڕاگەیشتنی دەستگای قەزای ڕژیم لەسەر سکاڵاکانیان، پێدانی پشک و یارانێ ئارد و هەروەها کۆتایی هاتنی گوشاری ناوەندەمنیەکان لەسەر نانەوایانی ناڕازی بوون. دووە هەواڵ ئازادی کاتی مورتێزا دامور لە زیندانی هەمەدان.
ڕۆژی شەممە 26 ڕەزبەر مۆرتزا دامور باوکی وەحید دامور یەکێک لە گیانبەختکردوانی ناڕزایەتیەکانی ساڵی 1398 هەتاوی بە دانانی بارەمتە بە شێوازێکی کاتی ئازاد کرا. ناوبراو ڕێکەوتی 25 گەلاوێژی ئەمساڵ بە هێرشی هێزەکانی هێزارە ئیسلاحاتی ڕژیم بۆ سەرماڵەکەی لە شاری کەرەج دەست بەسەر و پاشان ڕەوانەی بەندیخانەی ناوەندەی هەمەدان کرابوو. ئەو باوکە دادخوازە پاشان لە دادگایەکی نایاسایی ڕژیمدا بە تۆمەتێک کە هێشتا لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە ڕوون نەکراوەتەوە لەلایەن لەقی دووهەمی دادگای انقلابی شاری هەمەدان حکمی 6 مانگ و 20 ڕۆژ زیندانی تازیری بەسەردا سەپێنراوە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەش کرا هەر شاد و ئاسوودە بن.